غير ئەرجنتین هەر تیپێکی تر بەرامبەر فەرەنسا بێ پلەی یەکەم بۆ فەرەنسا. فەرەنسا سێمە بێت. بێمەجامەلە. والله ئینشەڵا پلەی سێم. وەڵامی کۆتاییم فەرەنسا. پێشبینی خۆتمان پێ بڵێ لای ڕاست بەرازیل، نەرویج، ئینگلتەرا، مەکسیک کامیان دەگاتە چوارگۆشەی زێڕ. بەڕای من لەم چاگۆشەیە کە باسی کرد بەڕازیل سەراکەوێت. بەڕای من بەرازیل دەگات. ئینگلتەرا. بەڕازیل. خۆم ئەندەری پورتوگالم. بەڵام میلێکم بۆ بەرازیلی ژێ حەزەکەم بەرازیل سەرکە ئەم ساڵ مستەوای باشتریە. پێت وایە بەرازیل پلەی چەندە بەدەزێنێت؟ بەڕای حەزەکەم پلەی یەکەم بەدەستبێنێ بەڵام بەڕای من بە پێی توانە و ئاستی خۆیان پێم وایە پلەی دۆم بەدەستبێنن. وڵی بە بڕۆی من ئەم ساڵ وەزعیان زۆ باشە بە بڕۆی من براوی بتوڵەکە بەرازیلە بێت یەکەمە بن. والله ئینشەڵا دووەم. دووەمی مۆندیالە. دووەمە بێ بەڵێ. پلەی سێم بە بڕای. فەرەنسا، پەرەگوای، کەنەدا و مەغریب. لەم چوارە کامیان دەگاتە چوارگۆشەی زێڕین. وەڵامی کۆتاییم فەرەنسایە. بە بێشک فەرەنسا. فەرەنسا بێمەجامەلە. فەرەنسا ئەگاتە چوارگۆشەی زێڕین. فەرەنسا بەدڵیایەوە ئەگاتە یاری کۆتاییش نەک چوارگۆشەی زێڕین. ئەی پێت وایە فەرەنسا چەندەمە بێت؟ بەپی قسەی من و بەپی قسەی زۆربەی شلۆڤەکاران و ئەوانی کە هەڵسەنگاندن بۆ توانای یاریەکانەکەن ئەڵێن فەرەنسا زۆر گونجاو و زۆر ینی چۆنەڵی چاوەڕێەوەی لێکرێکەوە ئەم پاڵەوانتێکە بەدەستبێنێ. لە چوارگۆشە زێڕینەکە فەرەنسا سێمە بێت. یەکەم. والله ئینشەڵا پلەی سێم. غیری ئەرجنتین هەر تیپێکی تر بەرامبەر فەرەنسا بێ پلەی یەکەم بۆ فەرەنسا.